هێشتا دادگا لێکۆڵینەوەی لەگەڵ تۆمەتبارانی دۆسیی سوتاندنی کەناڵی NRTدا نەکردووە کەچی بەپێی ئەو زانیاریانەی دەست NRT کەوتون لیژنەیەک لە دادوەرانی سلێمانی دۆسیی سوتاندنی کەناڵەکەی داخستووە لە کاتێکدا ناونیشانی سوتێنەرانی کەناڵەکە ئاشکرایە. ئەو چەکدارانەی کەناڵی NRTیان سوتاند ناونیشانیان لە بەردەستی دادگادا هەیە، هەروەها هەندێکیان سوتاوی بە جەستەیانەوە دیارە کە لە کاتی سوتاندنی NRTدا بریندار بوون. هەر بەپێی زانێرەکان لیژنەکەی دادوەرانی سلێمانی هیچ لێکۆڵینەوەیەکیان لەگەڵ تۆمەتبارەکاندا نەکردووە و دادگاش هیچ ئجراعاتێکی لەگەڵ بنکەی پۆلیس و هێزەکانی ئاسایشی ناوخۆ نەکردووە کە هەنگاویان نەناوە بۆ دەستگیرکردنی تۆمەتبارەکان. لە بەرەبەیانی ڕۆژی 20 شوباتی 2011دا پاش 2 ڕۆژ لە دەستپێکردنی پەخشی کەناڵی NRT کۆمەڵێک چەکدار هەڵیان کوتایە سەربینای کەناڵەکە لەناو گوندی ئەڵمانی و سەرجەم کەرەستە و کەلوپەل و بیناکەیان سوتاند و پاسەوانێکیشیان بریندار کرد. لە دوای ئەو ڕۆژەوە NRT داوای یاسایی لەسەر سوتێنەران تۆمار کرد، بەڵام هیچ یەکێک لە سوتێنەران دەستگیر نەکراوە، هەرچەندە بەڵگەی پێویست لە لایەن NRTەوە پێشکەشی دادگا کراوە سەبارەت بە ناونیشانی سوتێنەران. لە دوای دەستپێکردنی پەخشی NRTەوە لە ساڵی 2011دا بێژگا لە سوتاندنی بینای کەناڵەکە چەندین پێشێلکاری تر بەرامبەر کەناڵەکە و خاوەنەکەی ئەنجام درراوە، لەوانەش هەوڵی کوشتنی خاوەنی کەناڵەکە شاسوار عەبدولواحید و هێرشکردنە سەر بینای کەناڵەکە بە بۆمب و داخستنی ئۆفیسەکانی لە هەولێر و دهۆک و سەدان پێشێلکاری تر بەرامبەر بە کارمەند و تیمەکانی لە ناو هەرێمی کوردستاندا. هاوکات نزیکەی 6 مانگە و لە دوای دەستپێکردنی ئۆپراسیۆنی مووسڵەوە بە بڕیاری وەزارەتی پێشمەرگە ڕێگا بە تیمەکانی کەناڵی NRT نادرێت ڕووماڵی بەرەکانی شەڕ بکات لە سنووری نینەوە.